سمایل ئاغای شکاک کێ بوو؟ سمایل ئاغای شکاک یا هەمان سمکۆی شکاک ساڵی 1266 کۆچی هەتاوی لە ئاوای چێریقی سەربەشاری سەڵماس لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک دەبێت. ئەو کوڕی محەممەد ئاغا وەنەوەی عەلیخانی شکاک بوو، هەر لە سەردەمی مێر منداڵیەوە هۆگری بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان دەبێ و خەونی سربەخۆیی کوردستان لە سەریدا پەروەردە دەکا. لە تەمەنی لاویەوە بەکردەوە خەریکی کۆکردنەوەی سوارچاک و چەکداری کورد دەبێ و لەگەڵ گەورە پیاوانی کوردستان هاتوچووی دەبێت. چالاکیە چەکداریەکانی سمایل ئاغای شکاک سەرەتا لە ڕۆژهەڵاتی کوردستان دەست پێ دەکات و پاشان پەل دەکێشێتە باشووری کوردستانیش کە ئەو کات لە ژێر دەسەڵاتی عوسمانیدا بوو. لە جەنگەی شەڕی جیهانی یەکەم و چەند ساڵیش دوای ئەو شەڕە ناسراوترین کەسایەتیە لە سنووری دەوڵەتی پرشیا و عوسمانی. سمایل ئاغا سەرۆکی ئێڵی شکاک بوو. ئەو بەزیرەکی لە دەرفەتی ئاڵۆزیەکانی ناوچە کە لە چارەکە سەدەی یەکەمی سەدەی بیستەم بۆی دەستەبەر بوو کەڵکی وەرگرت و هاوسەنگی خۆی لە نێوان عوسمانی و ڕووس و پرشیا و ئینگلیسیەکان دەستەبەر کرد. لەگەڵ هەمووان پەیوەندی هەبوو و پەرەی بەدەسەڵات و کاریگەری خۆی لەو ناوچەیەدا دەدا. دوای شەڕی جیهانی یەکەم خۆی وەکو حاکمێکی سربەخۆ دەنوات و لەگەڵ تاقمێک لە ڕێبەرانی نەتەوەی کورد هاوکاری دەکرد و حکوومەتی پرشیای لەگەڵ کێشە ڕوبەڕوو کردبووەوە. تەنانەت کاتێک ئەرتەشی پرشیا لە ئوتی 1922دا بە گوتەی خۆیان کێشەی ئەویان سڕیوەتەوە و ئەو لە خاکی ڕۆژهەڵاتی کوردستان چۆتە دەرێ وەک ئەکتەرێکی بەهێز لە باشووری کوردستان مایەوە و ئینگلیس و عوسمانی لە کێشەی وڵایەتی مووسڵدا هەردووکیان ویستیان لە بەرژەوەندی خۆیان لێ نزیک ببنەوە و کەڵک لە هێز و کاریزمای ئەو لە ناو کوردان وەرگرن. لە 1930 زاینیەوە سمکۆ لەگەڵ ڕێبەرانی نەتەوەی کورد پەیوەندی بە هێزی ساز کرد و گوتاری ئەوانی سەلماندە بوو. هەروەها سمکۆی شکاک لەگەڵ خوشکی سەید تەها جێگرەوەی شێخ عوبەیدیلای نەهری زەماوەندی کرد. ئەوەش ئەوەندەی دیکە جێپێی ئەوی قایم کرد. لەلایەکی دیکەوە سمایل ئاغا لەگەڵ عەبدوڕەزاق بەدرخانیش پەیوەندی هەبوو کە لە میرەکانی بۆتان بوو. لە ساڵەکانی شەڕی جیهانی یەکەمدا سمکۆ خۆی لە شەڕ پاراست و هێزەکانی خۆی ڕێک خست. وەک سەرچاوەکان دەڵێن سیاسەتمەدارێکی لێزان بوو هەموو دەرگاکانی بەڕووی خۆیدا کراوە هێشتەوە. سمایل ئاغا دەیویست بە خوێندنەوەی سیاسەتی ناوچەیی و جیهانی هێزە ئوروپاییەکان و هەروەها دۆخی کورد و دۆخی دەوڵەتی فارسی بجوڵێتەوە و پارسەنگ ڕابگرێ. گۆڕانکاریەکانیشی هێندە ئاڵۆز بوون هەموو چالاکانی سیاسی ناوچەی تووشی سەرلێشێوان کردبوو. لە دوای شۆڕشی رووسیا کە لەشکری ژێنەرال پاراتۆف لە کوردستان کشایەوە سمکۆ توانی زۆربەی ناوچەکان و چەکوچۆڵەکانی وەک تۆپخانە بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە. پاش شەڕی جیهانی یەکەم عوسمانیەکان ئازەربایجان بەجێ دێڵن و حکوومەتێکی بەهێز لە ئازەربایجان دانامەزرێ و تەنیا دەسەڵاتی کاریگەر و خاوەن جێگە و پێگە سمکۆی شکاک بوو. ئەو جودا لە هێزەکانی خۆی چەند سەد کەس لە سەربازانی عوسمانیشی لەگەڵ بوون و پشتیوانیان لێ دەکرد. مانگی فیڤریەی ساڵی 1990 زاینی کۆبوونەوەیەک لە مابین گەورەخانەکانی کوردستانی ڕۆژهەڵات بەڕێوە چوو. لەو کۆبوونەوەیەدا باسی ڕاپەڕینێکی گشتی بە دژی دەوڵەتی فارس کرابوو، بەڵام لەسەر ئەوە پێک هاتن کە تا دەوڵەتە گەورەکان ڕایان وەرنەگیرێ و ڕەزامەندی بۆ پشتیوانی و گۆڕانکاری دەرنەبڕن هیچ نەکەن. پاشەوە سمکۆ چاوەڕێ ڕاپەڕینی خانەکانی دیکەی کوردستان نەمایەوە و شارەکانی دەیلەمان و خۆی گرت و پاشان گەورە شاری ورمێ گەمارۆدا. بەشێک لە خەڵکی ئازەری واتە بەشی باکووری ڕۆژاوای دەیلەمان دانیان بە حاکمیەتی سمکۆ و کوردانە ناو ئەویش هێرشی کردە سەریان و تێکی شکاندن و تابەندەری شەرەفخانەی ڕادان. ناوچەکانی باکووری گۆڵی ورمێش کەوتە ژێر دەستی هێزەکانی سمکۆوە. لەو کاتەدا حاکمی تازەی تۆرێز سەردار ئینتیسار بە هێزێکی زۆرەوە هێرش دەکاتە سەر هێزی سمکۆ و پاشەکشەیان پێدەکا و سەرنجام سمکۆ لەگەڵ فەرماندەی هێزی قەزاق فیلیپۆف کە بە نوێنەرایەتی تۆرێز هێرشی کردبوو وتووێژ دەکا و ڕێک دەکەون. ئەو ڕێککەوتنەش هێندەی دیکە پێگەی سمایل ئاغا بەرز دەکاتەوە. لە ساڵی 1920 داینیدا دیسان دەشتەکانی ورمی و سەڵماس و خۆی دەگرێ و بۆ خۆی حاکم بۆ شاری ورمێ دادەنێ. بۆ شێوەیە ڕۆژ لە دوای ڕۆژ هێزەکانی سمکۆ پەرە دەستێنن.
لە دوایین هێرشی بۆ سەر سوپای فارسی ژمارەی هێزی نظامی گەیشتونەتە 10,000 کەس. سمکۆ ساڵی 1920 چەندین کۆبوونەوە لە نێو هەموو سەرۆکە ئێلە کوردەکان ساز دەکا. هاوینی 1921 زاینی هەرێمی دەسەڵاتی سمکۆ بریتیە لە سەرانسەری ڕۆژاوای گۆڵی ورمێ تا شاری بانە و سەردەشت و سوچی باکووری ڕۆژهەڵاتی وڵاتی عێراق. لە ئێلەکانیش جگە لە ئێلی شکاک و تایفەی هەرکی، مامەش و مەنگور و دیبوکری و پیران و زەرزا و گەورەک و فەیزوڵڵابەگی و پشتەری و تایفە بچووکەکانی بانەش لەگەڵ سمکۆ کەوتبوون. شایانی باسە سمکۆ لە شەڕێکی دەستەویەخە لەگەڵ هێزەکانی فارس لە کۆڵانەکانی شاری مەهاباد، شاری مەهاباتیشی لەدەست هێزەکانی دەوڵەت دەرهێنا و مەهاباتیش ڕزگار کرا. پاش ئەو هێرش و سەرکەوتنە یەک لە دوای یەکانەی ئیسماعیل ئاغا و لەشکر 10,000 کەسیەکەی، خەڵکانی غەیرە کوردیش دان بە دەسەڵاتەکەیدا دەنێن. بۆ وێنە خەڵک و حاکمە غەیرە کوردەکان چەندین شار و گوندی ئەو ناوچانە تەسلیم نامیان بۆ مەهاباد ناردووە. سەرکەوتنە یەک لە دوای یەکەکانی سمکۆ کەسایەتێکی بەرزی لێساز کردبوو. لە ژوویەی ساڵی 1922 زاینی هەرێمەکەی ئەو یەکجار بەرفراوان بوو. لە ڕۆژهەڵات و باشوورەوە گەیشت بۆ ساینقەڵا و سەقز، لە باکوور تا قوتور و تەنانەت لە ناوچەکانی مەریوان و هەورامانیش کاریگەری هەبوو. تەنانەت هێندێ تایەفەی باشووریترین بەشی ڕۆژهەڵاتی کوردستان لە لۆڕستان ئامادەی ڕاپەڕین بە لایەنگری لە ئیسماعیل ئاغا بوون. لەو سەروبەندەدا دەوڵەتی پرشیا لە هەموو لاوە شێوا بوو. لە باکوورەوە هێزەکانی میرزا کوچەخانی جەنگەڵی دەستیان بە ڕاپەڕین کردبوو. لەلایەکی دیکەوە کەسێک بە ناوی خاڵۆ قوربان لە پشتکوه بە کۆکردنەوەی هێزەکانی عەشایر بە دژی دەوڵەتی پرشیا ڕادەبێ. ڕەزاخان هەوڵیدا ئەو هێزانەی دیکەی دژبەری بۆ لای خۆی ڕابکێشێ تا بتوانێت بە تەواوەتی لەگەڵ هێزەکانی سمکۆ شەڕ بکات. میرزا کوچەخان کە پەیوەندی شاراوەی لەگەڵ سمکۆی شکاکە بوو و نەیارێکی سەرسەختی حکوومەتی پرشیا بوو، درێژەی بە خەباتی خۆیدا. بەڵام خاڵۆ قوربان لەگەڵ هێزەکانی ڕەزاخان دەکەوێت و لایەنگری دەکات لە دەوڵەتی پرشیا. لەلایەکیش پەیوەندی لەگەڵ میرزا کوچەخان هەردەمێنێ و لە ئاکامدا میرزا کوچەخان دەکوژێ و سەری بڕاوی میرزا کوچەخان بۆ ڕەزاخان دەبات. پاش ئەو ڕووداوە ڕەزاخان خاڵۆ قوربان ڕادەسپێرێ بە هێزێکی پۆشتە و تیارەوە هێرش بکاتە سەر سمکۆی شکاک. لە ساڵەکانی 1921 تا 1922 زاینی خاڵۆ قوربان لەشکرێک لە عەشایر بە مەبەستی هێرش بۆ سەر هێزەکانی ئیسماعیل ئاغا پێک دێنێ. پاش بیستنی ئەو هەواڵە ئیسماعیل ئاغا هێزەکانی ئامادە دەکا و لە شەڕێکی گەورەدا شکستێکی سەخت بەسەر هێزەکانی خاڵۆ قوربان دەسەپێنێ و پاشەکشیان پێدەکات. ڕەزاخان کە لە شەڕدا دەروەسی سمکۆ و هێزی کورد نەهات بوو، لە باری سیاسیەوە لە ژێر گوشارینەتەوە خوازەکانی فارسا، هەر بۆیە لە ڕێگای دیکەوە حەولیدا زەبر لە ئیسماعیل ئاغا بوەشێنێت و هەر بەو بۆنەوە داوای ئەوە دەکا کە لەگەڵ ئیسماعیل ئاغا دیدارێک پێک بێنێت و لەو ڕێگایەوە و توێژی بکەن تا کێشەکانیان چارەسەر بکەن. هەر بۆیە لە ساڵی 1930 زاینیدا ڕەزاخان بە مەبەستی دانوستان و وتووێژ و سازان بانگشتی شاری شنۆی دەکا. سمکۆ وەک دیپلۆماتێک دەچێتە شنۆ تا لەگەڵ خودی ڕەزاخان دیدار بکە، بەڵام پاشەوەی 2 ڕۆژ لەوێ میێوانی هێزەکانی دەوڵەت دەبێ و چاوەڕوان دەمێنێتەوە. لە ڕۆژی سێهەمدا سەرهەنگ سادەخان کە نوێنەری ڕەزاخانە دەست لە نێو دەست ئیسماعیل ئاغا بەڕێ دەکا و هەر لەو کاتەدا کە ماڵاوایی لێ دەکا دەستور دەدا تەقەی لێ بکەن و بۆ شێوەیە هێرش دەکەنە سەر خۆی و شاندی یاوەری و هەمویان جگە لە 2 کەس دەکوژێن. تیرۆری ئیسماعیل ئاغا پەڵەیەکی ڕەشی تاوانە بەسەر تەوێڵی حکوومەتی فارسی کە میێوانێکی سیاسی بە مەبەستی وتووێژ بان کردووە و بە شێوەیەکی دوور لە ئادابی ئینسانی و دیپلۆماتیک تێرۆری دەکەن و بەو شێوەیە کۆتایی بە شۆڕش و دەسەڵاتی سمکۆی شکاک و ڕاپەڕینی نەتەوەی کورد بە ڕێبەرایەتی سمکۆ دێنن. دیارە حکوومەتی پەرشیا دواتر بۆ ئەوەی ئەو پەڵە ڕەشانەی مێژووی خۆی بسڕێتەوە و جنایەتەکانی خۆی بشارێتەوە، ناوی خۆی دەگۆڕێت بۆ ئیران. دیارە کارەکان و چەلاکیەکانی ئیسماعیل ئاغای شکاک تەنیا ئەم بابەتانە نەبووە،
بەڵکو دەتوانین ئاماژە بە دامەزرانی چەندین مەدرسە بکەین کە کاریان بۆ زمان و فەرهەنگی کوردی کردووە. هەروەها دامەزرامی گۆڤاری کوردستان و ڕۆژنامەی ڕۆژی کورد و چەندین کاری کولتوری و فەرهەنگی دیکە. ئیسماعیل ئاغا لە ماوەی دەسەڵاتداری خۆیدا بەردەوام لە هەوڵی ئەوەدا بوو کە بتوانێت هێزێکی ئاکادمیکی کوردی بەرهەم بێنێت کە بتوانێت ژیانی خەڵکی کوردستان بە شێوەی ڕۆژانە ڕاپەڕێنێت و بەرەو ئاسایشیان ببات و هەر بۆ بوونەوە لە زۆر جێگادا سمکۆی شکاک وەکو باوکی ناسیۆنالیزمی کوردی ناو دەبدات. ڕێگەی سەر بەخۆی نیشتمانم شەهید بوونم بە شانەزی دەزانم سرم بەرزە لە ئاستی میلەتی خۆم کە کەڕوشم نەبرد بۆ دوژمنانم.